سڵاوان هەموو نیشتیمانیانی خۆشەویست لە لای هەمومان ڕوونا کە ئێستا نەخۆشیی کوشندە ڕووی لە جیهان و هەرێمی کوردستان کردووە و هەمومان پێوە گیرۆدە بووین و لەسەر هەموو لایەکمان پێویستە ئێمەش هەمومان پێکەوە پابەندی ڕێنماکانی تەندروستی بین بۆ بەرژەوەندی خۆمان و کەسوکارمان پێویستە هەمومان پابەندی ڕێنماکانی تەندروستی بین لە پێناو خۆمان و کەسوکارمان. سڵاوان ئەمڕۆ ویستم ئامۆژگاریەکتان بکەم وەکو برا بچووکێکتان هیوادارم هەمووتان لەرساغ و تەندروست بن. ئامۆژگاریەکەشم ئەوەیە کە لە ماڵەوە بمێننەوە بەڕاستی زۆر مەترسیدارە بچیتە دەرەوە. پێویستە ئێمە بە هەموو هێزمانەوە یارمەتی هێزەکانی پۆلیس بین و دکتۆرە بەڕێزەکانیش. ئەمڕۆ ویستم پێتان بڵێم کە من نیشتیمانەکەمم خۆشەوی و خەڵکەکەشیم خۆشەوی لەبەرەوە ناچمە دەرەوە. زۆر سپاس. من وەکو خوێندکارێکی زانکۆ لە بەشی یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان لێرەوە بەلێن دەدەم کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان دەبین. خۆمان لە ماڵەکانماندا کەرنتینە دەکەین تاوەکو ئەم دۆخەنە لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا تێدەپەڕێت. لێرەوە داوایەکمان لە وەزارەتی پەروەردە و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا وایە بۆ ئەوەی ڕەنج و ماندووبوونی یەک ساڵمان بەفیڕۆ نەڕوە کە سیستەمی ئەم ساڵی خوێندن بە ئۆنلاین بکرێت تاوەکو ئێمەش بتوانین لە ماڵەکانماندا ڕۆژانە ئەو مەحەزرانە بخوێنین کە لەلایەن مامۆستا بەڕێزەکانەوە بە ئێمە دەوترێتەوە. پێکەوە پابەند بێت.